باینتان باش سڵاتان لێبێت. من ڕائەت حەمەڕەزا جافر ئەندازیاری کشت و کاڵی لێپرساوی هۆبەی پارکی دایک لە بەڕێوەبەرایەتی باخچەکان سەر بە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی. ئەمڕۆ لە بەرگەی کشت و کاڵی باسی یەکێک لە دارە هەمیشە سەوزەکانەکەین کە پێڵەنداری لێگسترەم. ناوە زانستیەکەی لێگسترەم لوسیدەم. لە ناو خۆمانە ئەوەی کە خەڵک پێی ئاشنایە و ناوەکەی شارەزایەتی پێڵەن قەزوانی زینە. بەم ناوە زیاتر ناوبانگی هەیە. نیشتیمانی ئەم دارە وڵاتی یابانە. سەرەتا لێەوە گەشەی کردووە و زۆرترین گۆڕانکاری و تایبەتمەندی کە دراوە بەم دارە لە وڵاتە دراوە. تایبەتمەندی ئەم دارە دارێکی هەمیشە سەوزە. گەڵاکانی سەوزی تۆخن بریقەدارن گەڵاکانی بەراورد بە دارەکانی تر جیاوازیەکی زۆری هەیە. یەکێکە لەو دەرانەی کە زۆر پاک و تەمیزە، گەڵاکانی زۆر بەکەمی هەڵەوەرێت. لەگەڵەوەشە کە هەمیشە سەوزە سێبەرێکی باشی هەیە لەبەرەوەی 360 پلە بە چادەوری خۆیان لە قوپۆ پەکات. دارێکی ڕێکە. بەرزی ئەم دارە بە تەقریبی ئەوەی کە هەمان بێت لە پارێزگای سلێمانی لە بەڕێوەبەرایەتی باخچەکان بە نزیکەی تا 5 مەتر هەمانە هەتا 6 مەتر بەرزە بێتەوە. دارێکی ڕێکە و هەروەها بەرگەی پلەی گەرمای بەرز دەگرێت، تا ڕادەیەکی باش بەرگەی بێ ئاوی دەگرێت لەبەرەوەی گەڵاکانی ڕێژەیەکی باش ئاو لە خۆ ئەگرێت. زۆربەی کە دار ناڕوێنێ لە بەردەم ماڵەکان و لە باخچەکان ومانە ڕاستیەکەی ئەڵێ گەڵای ئەوەرە و تااقەتی گەڵا کۆکردنەوەمان نیە. ئەم دارە ئەو شتەی نییە. ئەمە یەک. دوو، ئەم دارە یەکێکە لەوانی کە سێبەرێکی زۆر پڕ و جوانی هەیە، لە 100% سێبەری هەیە. یعنی بۆ بابەتی ژینگە و دابەزانی پلەی گەرمی و دروستبوونی سێبەر یەکێکە لەو دارانی کە ئێمە ڕێنمایی خەڵکەکەین زیاتر پەرەبەنددارە بن. یەکێکی تر لەو شتانە بۆی هاوڵاتیان لایەن ڕوون بێت ئەم قەزوانی ئێمە کە پێڵێن قەزوانی زینە لەگەڵ قەزوانە کوردیەکە جیاوازیەکی زۆری هەیە. ئەم قەزوانە ناخورێت. ئەوەی سروشتێکی کە خۆمان هەمانە لە شاخ ئەڕێ بە سروشتی ڕێ ئەوە ئەخورێ. بەڵام ئەمەی ئێمە کە ئەگاتە مەرحەلەی کۆتایی خۆی ڕەشە بێت یان ئەرخەوانیە بێت قەزوانەکە، ئەو کاتە ئەتوانین لە مەشتەلەکانە بەکاری بێنەوە بۆ زیادکردنی نەمامەکە خۆی لە ڕێگەی تۆ. گەڵاکانی لەبەرەوەی گەڵاکانی ئەستورن، با بڵێن پێڵێن مۆمی شەمعی پێڵەن لەبەرەوەی ئەستورن گەڵاکانی هەنێ جار ڕێژەیەکی زیاتر تەپوتۆزەگرن نەخۆی. لەم حاڵەتەیە ئەگەر دارەکان نەشوێرن، ئێمە دارەکان بۆ خۆمان بۆ نمونە لە پارکی دایک دارەکان ئەشوین لە وەرزی خۆی و لە کاتی فێنکیا دارەکان ئەشوین ناڵینەوە حاڵەت ڕووبە. لەم حاڵەتەیە ژینگەیە دروستە بێت بۆ نەخۆشی عنکەبوت کە پێڵێن جاڵجاڵۆکە بە کوردی. ئەمە ئەبێ بە ژینگەیەکی تەندروست بۆ ئەوەی ئەم جاڵجاڵۆکانە لەسەر ئەم گەڵایە ئەم حاڵەتە دروستکەن و لەوانەیە بێتە هۆی سیزبوون و چرجبوونی گەڵاکان و لە کۆتاییشە ئەگەر فریانەکەوی دەرمانێکی لەوە بێتە هۆی وشکبوونی.